بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. إلهنا ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين. آمين. اللهم لا تجعلنا مع القوم الظالمين واجعلنا من عبادك الصالحين الفائزين. آمين برحمتك يا أرحم الراحمين. خۆشەویستان، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت لە بەرنامەی گوڵستان لە ئێوارانی گوڵستانی کەناڵی ئاسمانی پەیام بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست گەشتینەوە لە مانگی پیرۆزی ڕەمەزان و بە تەحدید لە 11ی ڕەمەزانی پیرۆزە. خۆی گەورە دەرگاکانی خێر و بەرەکەت بڕێژێ بە سەرمانە و دەرگای شەڕ و فیتنە و مشکلە لە وڵاتەکەمان و ناوچەکەمان و جیهانی ئیسلامی دابخات و زاڵمان و ستەمکاران لە ناو بەرە یا رب العالمین. هەڵقەی ڕۆمان لە خزمەت کۆمەڵێ بابەتی زۆر گرنگ و مامۆسایانی بەڕێز و هەروەها برای ئازیز و خۆشەویستم پێشکەشکاری بەرنامە مامۆستا سالار لە خزمەتیام و بەرنامەکانمان دەست پێکەین. مامۆستا سالار سڵاوی خوا لەبێت. سڵاو لەبێ یاشێکی یاخوا بەخێر بیتەوە. فەخمون یا رەبی. بانم بێتۆیمان پێ و دیار بوو دوێنێ. یاخوا سەلامەت ئینشاءالله. بێت و ئابووین. ئەبێت تۆڵەی دوێنێشمان بۆ بکەیتەوە. ڕێتی خوا دوعاکان بۆ زەروریشە بە تایبەت ئەمڕۆ. ئینشاءالله. ئینشاءالله. بینەرانی عزیز، سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگارتان لەبێ هەمیشە دڵخۆش و کامەران بژین. تاعەت و ڕۆژووی گشلایەکیشتان قبوڵ بێت. بینەرانی عزیز، تەوەری ئەمڕۆمان باز لەوە دەکەین قورئان پێویستە چۆن لە قورئانەوە فێری ئەوە بین کە قسە و گفتارمان شیرین بکەین. تەمەن قسە و گفتار بەرامبەر تەواوی چواردەورمان لە نزیکەکانمان، لە کەسە دوورەکانمان، لەوانەی مامەڵەی ڕۆژانەمان لەگەڵیانایە وە لەوەی کە ئەگەر لە تەمەنمانە یەک جار بەریەکەوتنمان هەبێ، قورئان فێری ئەوەمان دەکات چۆن قسە و گفتارمان بەرامبەریان بەکاربێنین. بابایەکی موسڵمان و بابایەکی ئیماندار کاتێک لەسەر دینی ڕاستەشەقامی ئیسلامە بە کردارەکەی و بە گفتارەکەی بە قسە شیرینەکانی خۆیە سەلمێنە کە بەڕاستی بابایەکی ئیماندارە، نەک بەوەی کە شەو نوێش بکات و یاخۆ ڕۆژوو بکرێت و یاخۆ ئەو بکات و بەڵام لە قسە و گفتاریە ڕنگدانەوەی نەبێ یا شێخ. بۆیە زۆر گرنگە و مەدرسەکەی پێغەمبەری نازداری صلی الله علیه وسلم تەواوی ئەوانی لەو مەدرسەیە بوون بەر لەوەی پەیوەندی خۆت و خوا بکەیتە کردار پێویستە پێداچوونەوە بە تەواوی ئەو دەقانەدا بکەینەوە کە وامان لێکەن کاتێکە چینە ناو کۆمەڵگەوە تەواوی ئەو مەدرسەیە کەوانەکانی تێیدا فێربووین بەرجەستەیکەین لە قسەکانمانە، تەنانەت لە ڕۆشتن و هاتنمانە، تەنانەت لە سەیرکردنەکانیشمانە بەرجەستەیکەین. جا میوانێکی ئەزیزمانە بێ قسە و باسی زیاترەکەین و گروپی مەولانەش ئەمڕۆژ زەحمەتیانە دەین بە کۆمەڵە مناجات و سرود لەگەڵمانە بن. یاخوا بەخێر بێن کاکە میهران و سافەکەی، هەروەها قورئان خوێنی لاو کاکە بەهنام سەلاحمان لەگەڵا بێ. کاکە بەهنام یاخوا بەخێر بێن، بەخێر بێن یاخوا. پێشەوەی جەنابی مامۆستا بانکەین بە کاکە بەهنام کاتەین بە بەڕێزت کاکە بەهنام بەرنامەکەمان منەوەرکە. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. كل من عليها فان ويبقى وجه ربك ذو الجلال والإكرام فبأي آلاء ربكما تكذبان يسأله من في السماوات والأرض كل يوم هو في شأن فبأي آلاء ربكما تكذبان سنفرغ لكم أيها الثقلان
فبأي آلاء ربكما تكذبان يا معشر الجن والإنس إن استطعتم أن تنفذوا من أقطار السماوات والأرض فانفذوا لا تنفذون إلا بسلطان فبأي آلاء ربكما تكذبان يرسل عليكما الشواظ من نار ونحاس فلا تنتصران فبأي آلاء ربكما تكذبان فإذا انشقت السماء فكانت وردة كالدهان فبأي آلاء ربكما تكذبان فيومئذ لا يسأل عن ذنبه إنس ولا جان فبأي آلاء ربكما تكذبان صدق الله العظيم. جزاك الله كاكا بهنام هەر بمێنی لە ساق بێت یا شێخ ماوەسا عەبدولحەمید بەرزنجی میوانی تەوەری ئەمڕۆمانە. ماوەسا گیان فەرموون. يا الله. السلام عليكم. عليكم السلام. ماوەسا گیان یاخوان کردی. ماوەسا گیان خێر بێ. سلام عليكم. سەرچاوەکەم. صاحبي يا اخوان. ماوەسا گیان. السلام عليكم برازك. يقولوا قداش نباتوا. السلام. عبادتنا قبول ان شاء الله. ان شاء الله. صحة وسلامة بني يا ربي. یەخوا بێ بخير ماوەسا ساكن گیان. باشنا الحمد لله ولا باش. ماوەسای بەڕێز بەخێر خير بێن. صحة وسلامتك يا ربي وفق بني يا اخوان. يا مسرچاو. سبرز بني يا یەخوا ربي. بەخێر بێن. ولش تصاب. جەنابی مامۆستا ئەبێ کەسێک کە مسلمان بێ و ئیماندار بێ لەسەر ڕاستە شەقامی دینی ئیسلام بێت ئەو لێکەوتانی کە لێکەوێتەوە و خەڵکی چاوەڕوانیان ئەبێت چی بێ بۆ ئەم بابە مسلمانە ئەم بابە ئیماندارە کاتێک هەڵگری پەیامێکی گەورەی وەکو ئیسلام بێت ئەبێت چۆن لە گفتار و ڕەفتاریە ڕەنگدانەوەی ئەم دینە پاکە برجەستە بکات. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسوله الأمين محمد صلى الله عليه وسلم وعلى آله وصحبه وأمته أجمعين. صلاة إخوة قولوا مدبان لا برستان وتبابي بينران خوشكان وبرياني برز بيدا وكارم لخواي پروردگار إخوة قولوا مدبان تعاتوا عبادتي همولاك من قبول كات إخوة قولوا مدبان لقناو هلو بلو تاوانا كان من خوش بيت لأزاد بوان ولي خوش بواني مانجي رمضان حساب من كات اللهم آمين. طبعا اگر ئێمە تەماشای قورئانی پیرۆز بکەین کە کۆتا پەیامی خوای پەروەردگارە تەبارەکە وتەعالە بۆ مرۆڤایەتی قورئان لە زۆر لایەن و تەوەری گرنگ دەدوێت لە گرنگترین بابەتەکانی بریتێ لە بابەتەکانی عەقیدە و باوەڕ و پەیوەست بە خوای پەروەردگار تەبارەکە وتەعالە و بابەتێکی گرنگیش تایبەت بە ژیاننامەی پێغەمبەران و پەیام و دەعوە و بانگەوازیان و خاڵێکە زۆر گرنگە قورئان بەگشتی باسی لێوە کە دۆ بریتیە لەلایەنی ئەخلاقی و ڕەوشتە بەرزەکان و بەهاباڵەکان و خۆپارێزی لەو شتانی کە لەگەڵ شخصیەت و کەسایەتی مرۆڤی مسلماندا ناگونجێت. یەکێ لەو شتانی کە قورئان پەیامی تایبەتی تێدا هەیە بریتێ لەوەی کە ئینسانی مسلمان پێویستەکە کەوا وتەی جوان پێشکەش بکات و وتەی شیرین بڵێ و قسەکانی جوان بن. خوای گەورە سبحانه وتعالى پێشتریش پەیامی داوە بە هەموو هەموو پێغەمبەرانی سلام خۆستن پەیامی خۆیان داوە بە ئومەتەکانیان کە فەرموویانە وەقولوا للناس حسنا بۆ هەموو خەڵکی کە ناس کەسێکی مسلمان دەگرێتەوە کەسێکی بێباوەڕش دەگرێتەوە هەر کەسێک بێت مادەم ناز بێ و خەڵک بێت ئینسانە بێت لە بەرامبەر خەڵکیە خاوەنی پەیامێکی جوان بێ خاوەنی قسەی شیرین بێ خاوەنی وتەیەکی جوان و دروست بێت. بتایبەتیش خوای گەورە سبحانه وتعالى پەیامی داوە بە پێغەمبەر و ئومەتی پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم
كخواي قولة دفرمي وقل لعبادي يقول التي هي أحسن بو قلاني بيشو فرميت يقولوا للناس حسنى بس بأمتي بيغمر صلى الله عليه وسلم دفرمي يقول التي هي أحسن يعني دبي لحسنات جوان تربية دبي شاك تربية باش تربية بيامكان درستلو جوان تربية خواهي قال فما أي محمد صلى الله عليه وسلم ببندكان مبلي كأوان هميشة أحسن يعني جوانترين باشترين شاكترين وتو جوري وتهل بشيرن بو جوكا فرمي إن الشيطان ينزغ بينهم الشيطان بناب أخوا لدلي مروفكانا لدلي خلقي داچي درستكات جاري وهي قرفتو كيشو نارحتي درستكات چونك إمام أبو بكر الصديق على رزبك وتيكي جواني دفرمي البلاء موكل بالنطق براسي هرشي بلا ومصيبته ونهامتي ونارحتي همي بسلا وبزمانه يعني وكو دلي أجر براسي زمان سلامت بي سري سلامت دبيت لبروا قديمة تماشي قرآن بكين كاتك خواي قوله سبحانه وتعالى باسي بيغمران كالسلام إخوان لسبيكاتي كخير وخوشيان بو خلقي وستوا بردوام بانگی خلقیان کردووە بۆ کامی چاکە کامی باشە بەڵام ئەوان زۆر بە ناشرینی وەڵامی پێغەمبەرانیان داوەتەوە پیانوتن ئێوە گۆمڕان پیانوتن ئێوە سەفیهن ئێوە بێعەقڵن بەڵام ئەم پێغەمبەرانە سەلامی خوا لەسەر بێت جگەل لەوەی کە ئەمە پەیامێکی زۆر گرنگی تایە جگەل لەوەی کە تۆ بێ بەردەوام پەیامی جوانت هەبێ قسەی جوانت هەبێ ئەگەر هاتوو نەیارەکانیش شتی ناشرینیان بەرامبەر بە تۆوت قسەی ناشرینیان کرد تۆ لە بەرامبەر ئەوانە نابێشتی ناشرینیش بڵیت بۆیە پێغەمبەر سەلام خۆزە کاتی کە خەڵکی پیان وتون ئێوە ضەلالن ئێوە سەفیهن ئێوە بیعەقڵن ئێوە سەلێت یەکچوون ئەویان بە خەڵکی نەوتوتەوە ئەوە فەرموویانە قال يا قوم ليس بي سفاهة ليس بي ضلالة من کەسێکی گۆڕاوسە لێ شێواو نیم من کەسێکی بیعەقڵ نیم ئێستا کەسی وایە تۆ قسێکی پێ بڵێ وەکو چۆن ئەحنەفی کوڕی قەیس خوا لێ ڕازی بێ یەکێ بۆ لەو پیاوانەی کە یعنی گەورەی عەشرەتێکی گەورە بووە وتراوە ئەگەر بانگەوازی لە خەڵکی بکردایە 100,000 کەس شمشێریان دەرەهێنا بەبێ ئەوەی بڵێن بۆ یعنی پیاوێکی گەورە و بەهیمەت و پیاوێکی بەقیمەت بووە جام پیاوە ڕۆژێ کابراک یەخەی پێیەگرێت طبعا ئەحنەف خۆی کەسێ بۆ لەوانی هەر ناوەکەی لەوە هاتووە یعنی پێی خوار بووە کاتێک کە پێی داناوە یعنی هەیە پێی خوارە و جۆرە گەڕوات کەسێکی واش بووە بەڵام ئەم پیاوە بەچی بووەتە سەردار و سەروەر و قەومەکەی خۆی پیاوێکی حەکیم بووە پیاوێکی عەقڵ و دانا بووە ڕۆژێکە کابرا بێ بە دەنگە دەنگیان نایناسێ ئەویش دەنگ بەرز دەکات و قسە دەکات و ئەمانە ئەویش ئەوە سێ تا ئەڵێ کاکە قسەکان تەواو بێڵێ بەڵێم لە من ئاوا ئەڕۆم ئەم گەڕەکە خزم و عەشرەت و بنەماڵەی زۆری ئێمەی لێیە والله العظیم تو ئەم قسانە بەرامبەر منێکی ئەوان گویان لێ بێ پارچە پارچە دەکەن لەبەرەوە حاچی قسە دەی لێرا تەواویکە ئەڵێ قسە نەکەی بەخوا یەک قسەکەی دە قسە و پێڵێمەوە ئەحنەفی ژەڵێ دەیە با یەکشو پێ بڵێم ئەڵێگە تۆ دە قسەشم پێ بڵێ من یەک قسەت پێ ناڵێمەوە تۆ دە قسەم پێ من یەک قسەشت پێ ناڵێمەوە چۆ بەڕاستی ئینسان خوای گەورە سوبحانە وتعالە یعنی خەڵکی کردووەتە دوو بەشێکیان خەڵکانێکی بەڕێزن چاکن ئەمە ئینسان هەرە بێ بە جوانترین و باشترین شێوە لەگەڵ نابدوێ جۆرێکی تر هەیە نەیارە نەفامە نەزانە نازانێت چۆن قسە بکە نازانێت چۆن بدوێ نازانێت چۆن مامەڵەکان حتى ئەمەش قورئان پەیامی تایبەتیە وئیذا خاطبهم الجاهلون کابرا ئەو پەڕی نەفامی و نەزانی و خراپە بەرامبەر تۆ بەکارێنێ تۆ لە سڵاو و ڕێز و چاکە هیچی ترت بۆ ئەو نییە کە تۆ خاوەنی پەیامێکی ئەدەی ئەم خەڵکە بانگ بکەی بۆی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام چەند ئەزیەتی یعنی جەستەیانەدا کاتێ چوو نوێژیەکە ئورگوڕی خۆڵی حشتر و شتی خراپیان هێنا شی پێسەیان کرد بەسەریا زیاتر لەوە یعنی بە قسە ئەزیەتی دەرونیانەدا یعنی پیان دەود ئەمە ساحرە پیان دەود ئەمە شێتە دەیانەوە مەسەلێت یەکچووە خوای گەورە سوبحانه وتعالى لە قورئانە يعني جوابه دەفەرموو ولا بقول كاهن وما هو بقول ساحر ويقولون إنه لمجنون إن هو إلا ذكر للعالمين يعني تو أجر تشاق بيت وتو بيامي جوان تبي بيوزناك تو دفاعك إلا خود والله خوا دفاع عليك لبرو تو دائما يعني لبرامبر إنسان كسنزيك كاني بتايبد إنسان لبرامبر دايكو باو كان خوا جورا بتايبد باصي قسأك يعني كاتو أدوي لقليانا أفمي فلا تقل لهما أوف بكار مهينة زانانا فمن أقل لأوف وشي كبوا يكمتر
قورآن باسیە کرد بەڵامیتر ئەو پەڵەتی کە ئینسان تەنانەت کە شتێکی پێ ئەلەنجارە زۆر دووبارەیەکەنەوە نابێ بڵێ ئۆف لە دەست ئێوە قل لهما قولا كريما جا قولا كريم ئەگە ئینسان بێت تەماشای بکات یعنی ئەبێ قولی کەریم وتەیەکی شیرین و جوان و پارە و کە ئینسان لە بەرامبەر دایک و باوکی خۆی بەکاری بێنێ ئەبێ کام وتە بێت بەرامبەر خێزان ئینسان پێغەمبەر صلی الله علیه و سلم تۆ تەماشاکەم یعنی لە ژیانی خۆیدا وشەیەکی ناشرینی بەرامبەر بە خێزانەکانی خۆی بەکار نهێناوە وشەیەکی ناشرینی بەرامبەر بە خزم و کەسوکاری بەکار نهێناوە وتەیەکی ناشرینی بەرامبەر بە خەکی بەکار نهێناوە حتا جوولەکەکان کاتێ بەلای پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەوانە دەڕۆشتن ئەیانو ئەسلام عەلەیکم السلام يعني مردن السلام يعني يا ربي بمرن جرى عائشة يعني والله موتي وعليكم السلام واللعنة يا ربي ايوه بمرن نفرتي اخواتان للسربية في غمان اخوة عليه الصلاة والسلام فهمي عائشة بوالي وتي يا رسول الله صلى الله عليه وسلم ندبس يعني فهمي با بلام إن الله يبغض الفحش والتفاحش خواهي جورا رقيتي لإنساني كشتي ناشرين بيزراو بس الزبانية دي يكسر في صلى الله عليه وسلم عائشة رضي الله عنها اللي راقد لكاتك أوان دعان كدو لبي صلى الله عليه وسلم بمردن بشتي خراب لبرو كاتك تخاوني قرآنيت كإما ألين تو خود فيري قرآن با يا من علاقات فيري قرآن كف قرآن فيري هموش تيكي جوانيكا بيامك اللي رو دسبيكا خو قرآن أقريمة تماشاب كين خوای گەورە سبحانه وتعالى کەسانی گەیانوە ئێمە باوەڕمان نییە بەم قورئانە یا ئەنو هەڵبەسراو یان ئەساطیر الأولین پەندی پێشینان و محەممەد لە خاکی تری وەرگرتووە خوای گەورە ئەفەمێ دە ئێوە نمونەی ئەم قورئانە بێنن دوای فەمووی ئەگەر باوەڕ بەمە ناکەن فأتوا بعشر سور هەر زۆر نە 10 سورەت بێنن نمونەی ئەم قورئانە دوای فەرمووی وإن كنتم في ريب مما نزلنا على عبدنا فأتوا بسورة تەنها یەک سورەت بێنن خۆ ئەمە گە تۆ تەماشا بکەی کابرایەک چوتی من دانیشم قرآن باسي فيلك منش باسي فيلكم الفيل ما الفيل وما أدراك ما الفيل لو خرطوم طويل أما قصي بازارية شاقتو تماشي قرآن كي قرآن وشنية ريزيكات وكابلاكش بلا من جو قرآن وش الريزكم قرآن بيامي تيايا كتو قرآن خواني تو قرآن همي بيامي جوانا تو حكي دا دويل للدنيا ولا دواروش تشتيك الدويكا فالقرآن فرميت تبيانا لكل شيء قرآن مشتێک ڕوون کردوتەوە تۆ چ شتێکەوێ بۆ دنیا بۆ دواڕۆژ بۆ خۆت بۆ ماڵوم ناڵت بۆ خێزان بۆ بەرو دراوسێ بۆ کۆمەڵگا بۆ سیاست بۆ حکمڕانی تۆ چ شتێکت دەوێت لە قورئان تیای نەبێت لەبەر ئەوە تۆ قورئان یعنی پەیامێکە کە ئینسان کاتێک ئەڕواتە خزمەتی قورئان پەیامەکانی خوای گەورە ئەبیستێ ئەمرەکانی خوای گەورە بیستێ بۆی عەبدوڵڵای کوڕی مەحسوود خوای لە ڕازی بێ کە دەفەرمێ کاتێک کە تۆ گوێت لە قورئانە دەفەرمێ یا ئەیها الذین ئامنوا گوێت کەرەوە ئەمە لەگەڵ تۆیەتی یا فەرمانێکت پێەکە یان قەدەغەت لێکا لە شتێکەوە خۆتی لێ بپارێزی لەبەرگە تۆ تەماشا بکەی خوای گەورە هەر لەم سورەتەی کە ئەم برا عەزیزەمان خوێنی سورەتی الرحمن علم القرآن خلق الإنسان علمه البيان علمه البيان يعني خوای گەورە ئینسانی فێری ڕەوانبێژی کردووە فێری قسەکردنی کردووە یعنی ئەمە یەکێک لە نیعمەتەکانی خۆی بەسەر مرۆڤایەتیە باسی کردووە بەڕاستی هەروایشە يعني ئەمەی کە ئینسان دەتوانێت گزارش لەوە بکات کە لە ناخیایەتی بەزار دەری ببڕێ بۆیە وتراوە زوبان وتەبێژی لاشەیە ئەوەی زوبان دەریە بڕێ تعبیر لەوە کە لە ناخی مرۆڤایە بۆیە وتیانەکە کەسێک شتی جوانی فەرموو بزانە ئەوەی کە لە ناخیەتی زۆر زیاترە و ئەوەی کە شتی خراپی وت شتێکی باش شتێکی کەمیە بزانە ئەوەی کە لە ناخیەتی زۆر لەوە زیاترە لەبەرەوە بەڕاستی ئەمە قورئان دێ لێرەوە چی ئەکات یعنی کۆنتڕۆڵی هەموو لایەنەکانی ژیانی ئینسانەکات بە تایبەت بواری قسەکردن چونکە إذا أصبح ابن آدم كاتك إنسان بياني كدوا فإن الأعضاء كلها تكفر اللسان همو أندام كانت كارجاي دنيا كان لزبانا ضلين إن استقمت استقمنا وإن اعوججت اعوججنا والله تو راس ريكبي بخواي مج راس تبي تو خراب وتشوت لابي براسي إمش أو ما تشوت لاربي دەست خۆش من حەزەکەم یەک پرسیارش ئاڕسی مامۆسا بکەین نەزم هینەمان هەیە والله با مناجاتێکیش بڕۆژنای مامۆساش سوودمەند بێ زۆر چێژێکی لێ وەرگێ و مناجات کە پرسیارە زۆر گرنگە مامۆستا سەراری ئینشەڵڵا هەڵێگرین بۆ دوای هەڵێگرین بۆ دوای مناجاتەکە ئەمێنێ ها ئینشەڵڵا کاکە میهران دووبارە سڵاوتان لێبێ عەلەیکوم سەلام ورحمة الله کاتەیم بە بەڕێزت ئاوێتەمان کە
نيمتوشو يا إلهي غرق عصيان أمان نيمتوشو يا إلهي غرق عصيان أمان توم پناهي يا إلهي ديدا قريانم أمان دفتري كردار وقفتم دفتري كردار وقفتم ديري سوري لدرا جنگي دل زنگي خطايا ديلي شيطان أمن كي يكرنوش نبا كي يكرنوش نبا بوزاتي تو يا ربنا ولني وجيجا ولني وجيجي وجودا نقم ويلان أمن زريكم لجهانا تو بديت هنا ومن زري لطفة كرمك زري لطفة كرمك خان ويران أمن قر كرمك يا الله قر كرمك عفو بخشش بين ببخشي اهتداء ديما زمري شاكا كانت تاج شايان أمن قرن به وبلطفت قرن به وبلطفت أي لأوبد باختيار توي پناهي بپناهان توي پناهي بپناهان دل بقريان أمن دربدار دقري ودنالي دربدار دقري ودنالي چون لدستي داهمو چون لدستي داهمو چاكا استاش هات درگات چاک پشیمانم أمن شوان خلواتا مال بأغياران يا مال بأغياران يا رسول الله
هەر بمێنن لەشتان ساغ بێ خۆش بێ یا ڕەبی. بگەڕێمەوە بۆ پرسیارەکە. ئەرە وەڵای یا شەکجان ببوورە ئەمەمان پێویست بوو ئەمە وزەن زۆر جوانە زۆر ماشەڵڵا. ماوەسەگیان ئەو ئەدەبەی کە قورئان فێری ئینسانی ئیمانداریەکە گەنجی موسڵمانیەکات، ئایا ئەوە ناخوازێت کە ئێمە بە تایبەتی لەم سەردەمەیە کە سوشیال میدیا و ینی ئەم مەجالە بەرفراوانە هەیە کە بینین ینی ئەنواع ئۆشکاڵی موسڵمان لە هەموو جیهەت و لە هەموو گروپە جیاوازەکان کە هێرشەکەنە سەر یەک، تەکفیریەکەکەن یا تەفسیقیەکەکەن، تەبدیعیەکەکەن، ئەم شتانە ڕۆدا لە هەمان کاتە لە بەرامبەریشە خەڵکانێکی ناڕازی لە ئیسلام یاخود ناموسڵمان یاخود دوور لە دین قسەی زۆر ناشین، یعنی بەگشتی ئەم مەجالە ئەم فەزایە ماوەسەکراوە بە فەزای هێرشکردنە سەر یەک قسەوتن بە یەک. موسڵمانە بێت چۆن مامەڵە لەگەڵ ئەم حاڵەتا بکات، بە تایبەتی ئامۆژگاری جەنابتان بۆ گەنجی موسڵمان کە لەم مەجالەیە
چەند گوناهبارە بێ کاتێ شێری شتێکە کە بوختانە یان جاندانە یان ئیهانەیە بە کەسێک کە لە جەماعەتەکەی خۆی نییە لە گروپەکەی خۆی نیە لە هەر شتێکی خۆی نییە چەندێک بۆ تاوانبارە بێت. طبعا لە ڕۆژی قیامەتە کە خوای گەورە سوبحانەهو وتعالە خەڵکی هەمووی زیندوو دەکاتەوە کەسانێک کە بەهەشتین کە دەڵێن بەهەشیان ئیماندارن لە نوێژیان کردووە ڕۆژوویان گرتو ئەمانە بەڵام ڕێگریان لێکرێت لە چوونە بەهەشت. سوبحان زۆر ناڕەحەتە ئینسان بیری لێ بکاتەوانێ خۆی مانووەکە بەڵام لە قیامەتە پێی دەوترێ ستۆپ بۆستە. يعني پیامبر صلی الله علیه و دەفەرمێ فوالذي نفسي بيده سوێن بەو پەروەردگاری نفسی منی بەدەستە هەر یەکێ لە ئێوە ئێستا کە ئەڕۆیتەوە بە ماڵی خۆ چۆن ماڵی خۆت شارەزایت دەفەرمێ سوێن بۆ خوای نفسی منی بەدەستە هەموو ئیماندارێ کە ئەڕواتە ناو بەهەشت لە ماڵی دنیای شارەزاترە. یعنی وەکو چۆن وەکو بڵێ بەهەشتێک کە 100 قات بێ هەر قاتی نێوان ئەرز و ئاسمان بێ خوای گەورە شوێنی لەکوێ تۆی لەکوێ دانابێ پرسیاری بۆ نییە ڕێک بۆ ماڵەکەی خۆت ماڵی ڕاستەقینە ئەوێ ماڵی ڕاستەقینە ئەوێ لەگەڵ ئەوەشە کەسانێکان ڕێگریان لێ ئەکرێت ئێمە بێ بزانین بۆ رسول الله صلى الله عليه وسلم دەفەرمێ حتى إذا هذبوا ونقوا أذن لهم في دخول الجنة حتى پاڵفتە دەکرێن و خاوێن دەکرێن و اینجا فڕیان پێ دەدرێت. ئەمە پێوترێکی پێ ئەوتری حق الناس بە زمان ئەزێتی کەسێکی داوە قسەی بە کەسێک گوتووە یعنی حاج مامۆستا بازێ شت هەیە ئێمە زۆر سادەیە بەلامانەوە یەکێ لە گەورە زانانی تابعین لە کیباری عولەما ئەفەرمێ 5 دانە مانگ مەحروم و بێبەش بووم لە شەو نوێش زانی بەهۆی چی ئەفەرمێ بەهۆی یەک گومانی خراپەوە ڕۆژێک کەسێکم بینی دوعایە کرد و ئەگریا و بە کوڵ و ئەمانە هەل لە خۆ بەدڵمە هات کە تێپەڕیم بەبێ هیچ شتێک بەبێ قسە بکەم هەل لە خۆ دڵم وتم ئەمە بۆ خوای ناکە ڕیاک يعني ئێمە لە زۆر شت یعنی مەحرومین بێبەشین یعنی ئەبێ ئێمە بزانین ئەم نوقسانیە چێ لە دەرونی ئێمەیە بۆ پیاوچاکانی پێشین ڕەحمەتی خوایان لێبێت يعني ئەچوون بەخۆ داچوونەوەیان نەکرد وما أصابكم من مصيبة فبما كسبت أيديكم ويعفو عن كثير لاني كما نبزانين إما يعني السبب هوكاري تشيا يعني شو خويان لينا كوتايا لعادتي خويان تبعي يكسد بيدي كده يبزانم وأمر لو تيمن شو ما تدروا قسمنا كدو أزيتي كسيكم دابي باسي كسيكم نكردوا شو شتيك هاتبيت مالك و يعني خويليت يك دابيت باشە یەکسەر بیری کردوتەوە چۆتە ماڵەوە لەگەڵ خێزانە ڕۆژۆتە دەرەوە کێشەیان نەبوو دەمبۆڵێکی بۆ دۆتێتی بۆ خوا لەوانەیە کە من چوومەتە دەر قسەیەکم کردبێ عەزیەتی کەسێکم دابێت بەڕاستی جا من ئەمێ لێرا چی بڵێم ئەخلاقی نوێژ خوێن لە دوای دەرگای مزگەوتەوە دەست پێ ئەکات ئێستا من لە نوێژە هەرچیەکەین عیبادەتی من بە تۆ چی ڕۆژی تۆ بە مەمسا سالار چی چاکەی مامۆستا سالار بەویتر چی ئەمە هەرچی عیبادەتەکەین بۆ خۆمانە بەڵام ئەوەی کە خەڵک پێویستێتی کاریگەری ئەم عیبادەتانەیە مناڵێکی چاکەکار بێ بەرامبەر بە دایک و باوکی بەڕێز بێ بەرامبەر بە هاوسەکانی دەستپاک بێ لە بازاڕە اینجا بەڕاستی لە بابەتی سۆشیال میدیا خوا پەداش نەبێت و خاڵ ئاماژەکە بە خاڵێکی زۆر گرنگ یعنی بە حەقیقەت جاری وا هەیە بازارێکە تۆ ئەیبینیت یعنی مسلمان و نامسلمان بۆ لە یەکتر جا ناکرێتەوە أي بيغمون صاصم بكي فرموا ليس المؤمن بالطعان ولا اللعان ولا الفاحش ولا البذيء حرشي شتي خرافة بس بان إنسان هدي يتدلم شوار فقرية بدرنية ليس من بالطعاني هر خواي جورة دو سورتي دس بيك دو بويل ويلي زورتي يا بلام دو سورت بويل دس بيك يكي كان بو مالي خلقه دو هميشان بو كسايتي خلقه مطففين بو خوادي مال خلقه اللي ويل لكل همزة لمزة أو كتانا لخلق الدنيا تانا وتشروا عيب وشد لخلق دوزيتوا يعني الإنسان تماشابك حرشي خشتي خرابك بزبار إنسان هذا فمن ليس المؤمن إذا تو كسي بي بلي إيمان دارني تشاني بي ناخوشة دي رسول الله صلى الله عليه وسلم فمن هر كسي أماني تابي إيمان دارني كسي كتانا لخلق ده تانا وتشر ده يعني بأرزو خوي أبخشيتوا تبديع وتفسيق وتضليل خلقك ولا اللعاني نفرت كر خلقي بيبشكي لرحمة إخوة حتى في يوم صاصم جوي للسفرك جوي لكسبوا واشتركي هالنار وتي أي نفرتي في يوم صاصم فمي برا لايكن نبي لقى الإمادة اشتيكي ملعون مان لقى دابيت بيغمر إخوة عز وجل للروج قيامتها
كهمومان دعاء كين صلوات دين وأمانة ولا بر شفاعتي في غمر كريم صلى الله عليه وسلم دعاء بان أم دعاء بلا صلوات بر شفاعتي في غمر صلى الله عليه وسلم أفرمي إن اللعانين لا يكونون الشهداء ولا شفعاء يوم القيامة أواني نفرتك للرجل قيامة أخوان نشهيتيان لي ورقري نشفاعتي كسيشان بقبل الله كافنا ناتوان الشفاعات بو كسيش كان ولا الفاحش إنساني ما دار دمي بيزنية زماني بيزنية ولا البذيء يعني حرشيشتي كناشرين أو ناپسند و بەزاری ئینسان نادێ لە صفەتی ئیماندار و باوەڕدار بە دوورە. ئەی باشە ئەمە چیەکەوە خەڵکتی ئەەکەوێت جاری وە شتێکی جەنابتی بەدڵ نییە. جوێن ئەدا قسەی ناشرینەکە. ئێستا خۆ کە ئەمە ئەڵێن جوێن خۆ تۆ جوێن هەر ئەوە نییە. یعنی کابرا بۆ نمونەوەکو لە عرف و عادەتی خەڵکا شتێکی ناشرین بەخۆی بەدایک و بە باوکی بەمانە بڵێ. تۆ هەر شتێکە ئەزیەتی برا مسلمانەکەی خۆتی پێدەی ناڕەحەتیەکەی خەفەتی پێدەی. بەڕاستی ئەمجا ینی لەکوێی دینە هاتۆ تۆ لەسەر شتێکە خلاف و جیاوازی دێ لە ڕەحمەتی خوا لە ئیمامی شافعی بێ کە لەگەڵ ڕەبیع ڕەحمەتی خوا بێ فەرمووی کاکە ئێمە ئەگەر لە بابەتێکیشە ڕادجیاوازیمانە بێمە برایەکین. یاوە خۆت ئەوەی لە بینی دوو سەحابەکەیە کە لەگەڵ هاوڵێکیان ناڕەحەتیان بوو کەسێک هاو زەمی ئەوی کرد وتی براکەم ئەو شتە نەگەشتە دینمان. بە زمانی خۆمان پارێزن شتێک ئەو ڕووی داوتەوە بۆ یعنی حتا خوانەسان کابرا جاری وە هەیە یعنی چەندی ساڵ لەگە ژنێکی خراپە هەڵی کردو توانانی کاکە ئەم ژنەی تۆ چیەتی و باسی نەکردووە کاتێک کە تەلاقی داوتیان باشە تۆ لەسەر چی تەلاق داوتوێتی کاکە باسی ناکەم. یعنی ئینسان زۆر مهمە پاراستنی زمان لە بەرامبەر خێزانی لە بەرامبەر مناڵی لە بەرامبەر مسلمانان حتا ئەمڕۆ بینی لە سوشیال میدیا یعنی خەڵک یعنی قیاس ڕناگرێت دینداری مسلمانی خواناسی هەنی پەنا بخوا وەکونا نەخوض مع الخائضین چوار صفەت لەوانەی کە ئەچنە سەقەر کە خوای گەورە خۆی فەرمێ وما ئەدراکە ما سەقەر لا تبقي ولا تذر لواحة للبشر يعني شوێنێکە حج بە ئینسانەوە ناهێڵێ. خوای گەورە باس کە چەند سەختە فەرمی ئەوانەی کە ئەچنە ئەم سەقەرە کەسانێکن وەکونا نەخوض مع الخائضین جائسا وكنا نخوض مع الخائضين بزباني سوشيال ميديا امرو بيلين ترند شتي ناشرين اخذتو كابرا زلامي باسي كسيغاكا باشا اما هموما ختمي قران كاين باشا كاما هاوت منصود بينين للقران قران شلون برودتك يا ايها الذين امنوا ان جاءكم فاسق بنبأ فتبينوا خاف من تبينك بو خيرا شيريكي بو خيرا بلاويكي توا جاري هر إنساني هر شتي بڵاو کاتەوە حەلایکی بکات کۆمنتێکی بۆ بنووسێت ڕێک تۆ بەشداری لە هەماش ئەوکوان خۆت ئەو شتت کردبێت لە بەرەوەی کاتێککە قورئانە خوێنین بێ بڕاستی لە قورئان بەهرەمەند بین بزانین خوای گەورە سوبحانەهو وتعالە چۆن ڕێنمایی ئێمەکە بۆ قسەکردنمان حتا بۆچی بێدەنگ بوون یعنی ئەولیا گەورەکان زانا گەورەکان ئیمامی ابن ئەبی دونیا چەندین زانای تر کتابیان نووسێت سەر بێدەنگی کتابی الصمت يعني من كان يؤمن بالله واليوم الآخر فليقل خيرا أو ليصمت كاتي خوي زانان رحمتي خوان لبيت بلن جگل لو كتابة جورا كان ينسو فرمودي زوليان كوكردوتوا هاتون وتوانا هاني كزي رنگت بهوي تجارة وبازرگان يعني إيشو كارو كسابة وهشتكيتر درفتيان نبي بمهم فرمودان بگن هاتون كومال فرمودان كوكردوتوا كهمو إسلامي تابع بونمونا إمامي نووي رضا ورحمتي خوالي بهاتوا 40 داناوا چل فرمودي داناوا فميتي 40 في مباني الإسلام كسي أم چل فرمودي بزاني وابزاني همو إسلامي كوكردوتوا لناو أم چل فرموديش زانيان چوار فرموديان هل بجادو فرميانا أم چوار فرمودي هكسي جيبجيك إسلامي جيبجيك كردوا أوي كبيوسة بدل أوي كبيوسة يعني باطن يان ظاهر يكي لو شتاني كباسيان كردوا كإسلامي تياكو بوتوا حروايش خير وشاكي دنيا ودوارو جوابا فرمودوا من كان يؤمن بالله واليوم الآخر فليقل خيرا أو ليصمت. الله أيوة كنا نخوض مع الخائضين شيا كابلا يعني لقال خلقيا لكيو باهاولي وشنكا خلقيا أكيويت ناو بازاركوا شي خلق يعني لقال يارو أيوش لقال باسكا يا أروى بلان براسي إنسان كخواني إيمانه كخواني عقيدية إذا تو عبادتك وكو شون كسيك برميلك أو بريدكات بەڵام لە ژێرەوە کونێکی تیاوردەوەدا ئەو ئاوە بەتاڵە بێتەوە هەنێشتی شەن ئاوان بۆ عیبادەتەکانی ئینسان بۆ کاروکردەوەکانی ئینسان بۆیە کە خەڵکی لە پەردی سیڕات ئەپەڕنە ئەوبەر شوێنێک هەیە پێ ئەوترێ قەنتەڕە
شوێنێکەیە پێ ئەوترێ قەڵتەڕە جا پیاوێک بوو خزمەتی مزگەوتێکیە کرد وەفاتی کرد مامۆستا لەسەر قەبرانە فەرمووی خۆزگەم بەم پیاوە بێت وا نازانم لە ڕۆژی قیامەتە کەسێک بێوە سینەداوی حەق و مافی لێ بکات قەنتەڕە ڕاناگیری ئینشاءالله دانی ئینسان ئەو نە زمانی پاراو بێ یعنی لە ئاستی خەڵک لاڵ بێت ینی ئەوەنە پاک بێت ئەوەنە خاوێن بێت ینی خەڵک شایەتی چاکەی بۆ بە بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام لە مەجلیسێکا دانیشتون باسیەکەن ئینە فولانەتە فڵانە ئافرەت يعني باسيان كنيجي زورة عبادتي زورة غير أنها تؤذي جيرانها بلسانها بلام زماني خرافة لقد راوسيكاني لا خير فيها هي في النار دوري چییە ئەم نوێژ و ڕۆژ و تاعەت و عیبادەتە تۆ زمانە چانەکە خەڵک پێت بڵێ وەڵام من نوێژ و ڕۆژۆک و تۆکەم هەر نایکەم دەوری نەبوو کەواتە ئینسان ئەگەر ئێمە تەماشا بکەین شوێنێکی وەکو وڵاتی ئەندەلوس تەمەن کۆمەڵە زانای زۆر گەورەیان تیا بووە ئەگەر تەماشا بکەی يعني لو ما بحسم بو أوكر كبزانم كومل خلق كبون من هاتون لولاتي أندلس ولا قرطبة وهاتون بو شاري مدينة بو خدمتي إمام مالك طبعا دوي فاتي في غمري خالص أصلا لكاتك كوا إسلامي في جيش دوا كومل زانا هاتون يكي لو جنجانا كدي يحيى كوري يحيى ليثية زاد رحمتي خوي بردقال سيكون تقريبا 8 بسوشش بسوحة وصالان بوا كدي بو خدمتي إمام مالك رضا رحمتي خوي بردقالي لسربي جاتوي ست ماشاكا ئەگەر ئینسان بە تیارش بڕوا بۆ شوێنێ بە سیارش بڕوا چەند بێزارە بێت نزیکەی 4500 کیلۆمەتر دوورە دووری ئەو بینی نێوان وڵاتی ئەندلوسە تا شاری مەدینە ینی بە پێ ڕۆیشتن بەڵام ئینسان بۆ بەدەستهێنانی وەرگرتنی عیلم و زانستێک تەبعاً کاتی خۆی ئیمامی ئەحمەد کە دەرسی وتۆتەوە ڕەحمەتوڵڵاهی عەلەیهی 5000 کەس دانیشتووە لە دەرسیە 4500 کەس شتیان نووسیوە يعني يجل سردي نو بشكي تري وتيانا انظروا الى هديه وسمته بس ما شاي جولو اخلاق وروشتو كسايتي امبيا وغوريان كردو يعني كسايتي انسان بيش قصه كردنا بيش همشتيكا امبيا وش كليو ديب ولا امام مالك طبعا وتيكي رداويكي مشهور هيا كاتي خوي حتى يعني امام مالك زاناك يونا غوربو كخلق تشوب ولاي همو كسي ود نقتو أبويا أميرة كان تكليفيان بوب كده حتى إمام الشافعي رحمة الله عليه بكل الشاري مكة وأروات أمير الشاري مكة نامي كانوا يسيبوا أمير الشاري مدينة قالين لقلي برو ولا إمام مالك كإمام الشافعي رحمة الله عليه بالدروات الله أمير الشاري مدينة فالمسيون بخوا ليدو ببيه برم بو شاري مكة أوم لا آسا تروق بشم تكليف لإمام مالكم أو هيبته عظمته قوريها بوا الله جاء أم يحيى كدروات الله أمش خالك جرينج أبو أمباسي أما كدروات خدمتي لي بهر ما دبيتو أمانة الروجيك لكاتي درس دا أنيشن غلب ودنج لدر ودروس تبيه يتو أورد أنو دولنا وشي ألين فيل هاتو بو مدينة فيلش خو عرب لنا وعربها نبوة راس ألم ترى كيف فعل ربك بأصحاب الفيل بيستوي أنا في بس جازا في الشيء على درسك إمامي مالك رحمة الله عليه بالتلبة فقيه مو الروي تنهاي يحيى لبدا دانيش رضا ورحمة الله عليه بيت إمام علي سرجي أم جنجيدا زوري بيسير وفهمي يحيى توفيلت بينيوا وتينا والله فم أي بولنا روشتي فمن جاخو من هاتم بيلك تماشاي فيلكم من هاتم بو خدمتي تو هاتم الله هاتم لعلم الزانست والروشت وأكاري تو بهر منتم بويك يقول لما مشهور تريني أواني كموطئ إمام مالك عن روايات كدو مذهب إمام مالك عن لولاتي أندلس بلاو كردوا أم بيعوا قبربو ما صحيح لا كيرشكاني كموصلة كيرشي ميديا كومنتو أمان أويها يعني سيركي تو لما جيسك أو بيانش كسا أغير غيبتي بقي بيانش كسا يبيسي بس تقول لي بيا كبلا بيكي تو 10,000 هر أميني وخلقي أي بيني براسي يا شيخ كاتمان نما جناي بروديوسر على كات نما جناي ما وصلش بليتي ببشتەوە مزگەوت کاکا گەر سێخولەکێک دەینە کاکا زۆر باش کاکە بەهنام سێخولەکێک دەینەوە بە تۆ چەند ئاەتێک تر لە قورئانی پیرۆزمان بۆ بخوێنی
الشيطان الرجيم إن الذين كفروا سواء عليهم أأنذرتهم أم لم تنذرهم لا يؤمنون ختم الله على قلوبهم وعلى سمعهم وعلى أبصارهم غشاوة ولهم عذاب عظيم ومن الناس من يقول آمنا بالله وباليوم الآخر وما هم بمؤمنين يخادعون الله والذين آمنوا وما يخدعون إلا أنفسهم وما يشعرون في قلوبهم مرض فزادهم الله مرضا ولهم عذاب أليم بما كانوا يكذبون وإذا قيل لهم لا تفسدوا في الأرض قالوا إنما نحن مصلحون ألا إنهم هم المفسدون ولكن لا يشعرون وإذا قيل لهم آمنوا كما آمن الناس قالوا أنؤمن كما آمن السفهاء ألا إنهم هم السفهاء ولكن لا يعلمون صدق الله. جزاك الله خيرا كاكا بهنا. لەش ساغ يا أخوة جرای ماوسا زۆ سپاس مادوومان کردن زێتمان نان دوعاء مالي وجنابتان زۆرمان مەحتەل کردن ڕووی بەخێر سەر چاوەکەم خوا بەخێر بێن کاکە بەهنام گیان خواتان لەگەڵ بێ سەر چاوەکەم خواپیستان بێ بەخێر بێن. سەرارەچینەوە خزمەتی مەولانای خۆشەویست ئینشاءالله ئەچینەوە بەس شتێکە بوو حەزم کرد باسی کەین پێشەوەی بچینە لای کاکە مێهرانەوان. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕۆژێکان لەگەڵ سەحابەکانە دانیشتبوو فەرمی مەبەستم ئەخلاق و ڕەوشتی پێغەمبەرە صلی الله علیه وسلم کە ئەبێ بابایەکی ئیماندار تەنانەت ئەگەر لە عیبادەتی شابوو جێبەجێی ئاکارەکە بکە نابێ بڵێم ئەمە عیبادەتە و واجبە و ئەفەرمی ئەگەر گوێم لە گریانی منداڵێک بێت بگرێت بۆ ئەوەی دایکەکە دایکی ئەو منداڵە ناڕەحەت نەبێت دڵی نامرتاح نەبێ نوێژەکەم کورتەکەمەوە نەوە برسی بە مناڵەکە نەوە برسی بە بەڵێ نەوەک دڵی دایکەکەش لەلای ئەو بێ بۆیە زۆ گرنگە ئینسانی ئیماندار ئەگەر لە ناو عیبادەتیشە ئەبێ ئاگای لە دڵی بەرامبەر بێ مەبەست بۆ بوو کە بێ هەمیشە ئاگامان لە گفتار و ڕەوشت و ئاکارەکانمان بێ بۆی دڵی بەرامبەر عازم لە ئەم مەجالە زۆر بەرفراوانە ئەخلاقیاتی ئینسانی ئیماندار و ئەخلاقی ئینسانی بەرز کە چۆن حتا تۆ سیرەکە ئیسە کۆمەڵی ئەخلاقی جوان هەیە لە ئەوروپا ینی تۆ نەزەری تۆ ڕاکێشێکە چەند جوانە ینی بەڕاستی ئەخلاقە یعنی میلەتان خاڵی نین لە ئەخلاقی جوان شخصەکانی پێی باسەکاڵێ من لە گەڕێکێکا بووم سێرمە کرد کوڕێکی ماوەزە مێران ئەڵێ کوڕێکی گەنجێ و گەڕەکە هەموو جارە سیارەکەی هێنا لە بەردەم ماڵخۆیان نێوەسان ئەیبر لە کۆڵانی ئەو دوو لە شوێنەکە چۆڵایەکی دۆزێ لای وەسان ئەڵە جارێ دوانسییان ڕۆژی لێم پرسیتم کاکەوە تۆ ماڵتان لێرایە بۆ سیارە لەو دی و لەو کەلاوەیە لەو عرزە چۆڵە جێ هێڵی وتی وەڵایی گەڕەکەمان سیاری زۆرتیایە حەزەکەم جێگە بمێنێتەوە بۆ ئیکیا میوانێکیت ئەی بەبا لێیابی وەسێنێ خۆمە خۆی جاری نایەوە بەسری ئەخلاقە چەند جوانە ئینسان بەدڵنیاییەوە دەست خۆشییا شێکیان کاکە میران مناجاتی دووەممان دڵمان ئاو بدە ئاوێتە بکە لەگەڵ عیرفانیەت
بیشنەوەی ئینشاءالله ئینشاءالله شەرمەندەیە گوڵ بخوێنین. یا الله يا رسول الله فدات من سروري دنيا ودين يا رسول الله فدات من سروري دنيا ودين بيشوا ختمي عمومي أنبياء مرسلين فخر قشتي كائناتي فخر قشتي كائناتي سيدي جن وبشر طاق محبوبي خداوندو رحمتي بو عالمين توي أميدي بأميدان توي أميدي بأميدان رهبري ريقي نجات روجي روناكي هدايات مقتدائي متقي شرمنده يقول أزرخ زيبا يا محمد شرمنده يقول أزرخ زيبا يا محمد سازنده يا بلبل تماشا يا محمد جبريل سنا خان سراپا يا محمد تسبيحي ملاك مدحو سنا هاي محمد أي قاين بافداي نرقص شاه هاي محمد وك ليلة يا معراج لسرجي خوي كرامو جبريل مقام خوي لخزمة ويك جدابو عيسى نبي قرنش لسر أوجي سمابو أو تاير معراجي لسر عرشي خدايا حق كردي سلام أزقاد الله يا محمد ظاهر بلا عودم وكنور شهيخاتا ظاهر بلا عودم وكنور شهيخاتا جمعي ملكا سجد أبا الحضرة آدم صلوات خدا بلا جمالي أو بهردا والله يا هيبة واحد وخال لاقي دعايا درعايا لموا دمني يها تاي محيما
سيد سروان فخري دو جهان شاه نبي شافع محشر سلطان جهان ختم رسول صاحب كوثر شمس وقمر مقتبسي نورت يا يكسر جن وبشرا عاشق شيء دائم حيما شرمنده وشوا وپریشان وحزينه لو شار شنو بكس وبيشارة أمينة صد شكر خدا أمتي أوسر وردينة ماضو يسار أولاد روحو يعني شرينة قرباني قدو قامت راع نايم حيما أي خالقي روج وشمي أي خالقي روج وشمي هركاس محمد يوم محمد دمي للروجي جزاء لبر شفاعتي كوي أنور دعاء عالم محمد وآل أصحاب محمد صلوات اللهم صل سلام يا خاب خير دستان خوش دنگتان نرس كاك علي رزاو كاك ناصر حسيني هرب مينن آمين يا رب سركتوا إن شاء الله يا شيخ رابزانم كاتي دعاء بلى إن شاء الله أمره ينزل رمضان ما شاء الله رمضان خوي هلا وانا سبحان الله ما وصل قشت ينزيت زورزو طبعا لا والله خوي قربي يجرب ما خير آمين إن شاء الله خير بتري أمتي إسلام ولاته كمان واجتماع كمان يا رب العالمين إن شاء الله جا ظلمان أو تهبط والله وعكان كثير خوي ورا ظلمان أو باب رحمتي خوي إن شاء الله بعفو خوي بمغفرتي خوي يا رب العالمين آمين يا رب بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك إلهنا ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين اللهم وفقنا لما تحبه وترضاه اللهم وفقنا لما تحبه وترضاه اللهم وفقنا لما تحبه وترضاه آمين يا رب يا أرحم الراحمين هر قدروا هر إشكاروا هر جوليك رودات لغيبة نخشك يكشري هموش تكان لايتو يا رب هيج تك لدستي تو درناچيت لقدرتو توانا ودا صلاتي تو درناچيت نخشيك توي كيشي جوانترين نخشي بمروفكان يا رب يا رب رازي من كبقضا وقدر كان خوت رازي من كبوي كتو پروردگار ماني وام دلمان فير رزامندي ناسيني خوت بكا
ڕازیمان کە یا ڕەب بەوەی کە حەزرەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم ڕابەر و پێشەوا و پێغەمبەرمانە صلی الله عليه وسلم ڕازیمان کە بەو ئیسلامەی کە باشترین بەرنامە و ئایینە کە مرۆڤایەتی ئەبێ بچێتە سەری و لە ئاستیا گردن کەچ بێت. ئەمڕۆی ئومەتی ئیسلامی ئومەتێکی لاواز بێدەسەڵات گورگان خواردوو گیان و لاشەی شەکەتی ماندووی ئومەتی ئیسلامی ڕزگار بکە لەم نەهامەتیانە یا ڕەب. دژمنان و کافران دڵخۆش نەبن پێمان ئیلاهە العالەمین. وڵاتەکەمان لە شەڕ و ئاژا و فیتنە و کوشتن و بڕین بپارێزە. میلەتەکەمان و کوردستانمان لەم شەڕ و فیتنە و ئاژاوەیە یا ڕەب العالەمین پارێزراو بکە. وڵاتانی ئیسلام پارێزراو بکە یا ڕەب. دژمنانی ئیسلام لەناو بەرە ئیلاهە العالەمین دامەزراومان کە لەسەر ئیستیقامەت و دامەزراوی و ئیمان و سەلامەتی یا ڕەب. یا ڕەبی خوای گیان ئەوانەی نەخۆشن شیفایان بۆ بنێرە. ئەوانەی هەر دەرد و ئازار و مەینەتێکیان هەیە مەینەت و ئازارەکانیان لەسەر مەهێڵە. ئەوانەی ژیانی هاوسەرێتیان دروست نەکردو بە کەسی باشیان بگەێنە. ئەوانەی نەخۆشن شیفایان بۆ بنێرە یا ڕەب. ئەوانەی کێشەی دەرونی و نەخۆشی دەرونیان هەیە شیفایان بۆ بنێرە. ئەوانەی مناڵی ئۆتیزم و مناڵی نەخۆشیان هەیە یا ڕەب العالەمین سەبریان پێ ببەخشە و شیفایان بۆ بنێرە یا ڕەب. یا ڕەبی خوایە ئەوانەی قەرزارن و کێشەیان هەیە یا ڕەبی قەرزەکانیان بۆ مەهێڵە. تۆ خوایەکی بەڕەحم و بەبەزەیی و بەدەسەڵاتی إله العالمين رحمان بيبكى بزيد بياما نابيته يا رب بالرحمة وشفاعتي بيغمر من بخا بالرحمة خوت وشفاعة رسول الله من بخا صلى الله عليه وسلم يا رب العالمين لم دنيا يدر نشين هتا بإيماني كامل وأمان مرينيت لسر إيمان وإسلامتي بجين وبمرين وزندو من بكر ويا رب توفيقاتي خوت من ليمبرا یارمەتی و کۆمەکیەکانی خۆتمان لێمەبڕا یا ڕەب ئێمە چاوەڕوانی کۆمەکی و مەدەدی تۆکەین ئیلاهە العالەمین مەدەدی خۆتمان بۆ بنێرە و یا ڕەب العالەمین سەر ڕێژمان کەی لە مەدەد و یارمەتیەکانی خۆت و فریشتەکانت ئیلاهە العالەمین سەربەرزمان بکە یا ڕەبی دامەزراومان بکە ئیمانی کامڵمان پێ ببەخشە یا ڕەبی عاقبەت خێرمان بکە یا ڕەبی لە دایک و باوکەکانمان خۆش بکە وفاتیان کردووە ئەوانیان ماون یا ڕەب یا ئیلاهە العالەمین بە عاقبەت خێری بگەڕێنەوە بەلای تۆ و لەشیان ساخکە یا ڕەبی ماڵ و مناڵمان مەحفوظ بکە تەواوی ئیمانداران و ڕۆڵەی مسلمانان بپارێزە یا ڕەبی خوایەکیان بارانی پڕەحمەتی خۆتمان بۆ بنێرە بارانی ئەرز و ئاسمانمان بۆ بکە بە باران و ڕەحمەت و بەرەکەت یا رب العالمين بركتي أم زوي من لمبر يا رب أم زوي ولاة من باريز راو بك يا رب أم نشتمان جوان من باريز راو بك جاري كتر نكوين ودستي داجير كران وظالم واستمكاران إله العالمين يا رب إخوائي جان توفيقاتي خوت من لمبر إله العالمين ورجاني كأقرين وبلايتو لجياني برزخا يا رب إخوائي جان خد دال ضمان با خود فريامان بكوا لساحي محشرة هر خود رزقار من بك يا رب لسر پردي صراط هر خود رزقار من بك إله العالمين إما داوي همو نعمتكاني توكينو پناگرین بە تۆ لە هەموو غەزەب و تووڕەیەکانی تۆ یا ربی پەنامان بدە لە شەیطان لە نەفسی ئەمارە بالسوء یا ربی خوایە پەنامان بدە لە خەڵکی خراپ و لە نەفسی شەیطانیە ئەرحەم الراحمین إله العالمین دامەزراومان کە و سەلامەتمان کە و بمان پارێزە و ئەم برا ئازیز و خۆشەویستانش لەم کەناڵە ئازیزە و هەرچی شوێنێ خێر بڵاوەکەنەوە یا رب العالمین بیان پارێزە و دوعا و پارانەوەکانیان گیرا بکە و ڕۆژووی تەواوی ئیمانداران و مسلمانان قبول بکە اللهم آمين آمين يا مجيب السائلين ويا أرحم الراحمين ويا أكرم الأكرمين سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته جزاك الله خير